هاوکات بەهرۆز ڕەحیم لە نووسینێکدا بەناونیشانی سیوێکی ئابە شاراوەکان دەڵێ ئەم ساڵیادی 20 ساڵەی تاوان و خیانەتی سیوێکی ئابی 1996 دەکەینەوە. بەڵامەوە بۆتە پرسیار لای من، ئایا مێژووی 25 ساڵەی ئەزمموی حکومڕانی کورد لە باشوور یەک خیانەتی وا گەوری تێدایە تا بماتاسێنێ؟ لەوتەی ئاشنایەتیم لەگەڵ ئەمە زمونە شکست خواردووی ناوی هەرێمی کوردستانە و بناغەکەی هەر لە ئەساسدا بە فشۆڵی هاتووە، پێم وایە ساڵێکمان بەبێ سیوێکی ئاب تێنەپەڕاندووە. هەڵگیرساندنی شەڕی ناوخۆ بە کوژدانی هەزاران گەنج و لاوی ئەم وڵاتە لەسەر تەپەڵکە و گردێ بە پشتیوانی دوژمنانی کورد، ئەگەر خیانەت نییە چییە؟ هاوکات فەریدون کۆنجرینی لە نووسینێکدا بەناونیشانی سیوێکی ئاب بۆنەیەکی نیشتیمانیە، نەڵێ با پێکەوە لەم یادە نیشتیمانی متەوایەتیە بەشدار بین، چونکە سیوێکی ئاب یادێکی کارەساتبارە. دەبا هاوشێوەی هەڵەبجە و ئەنفال و خاپۆرکردنی 5,000 گوند یاد بکرێتەوە. پێشنیار بکرێ هەفتەی کۆتایی مانگی ئابی هەموو ساڵێک بکرێتە پشووی فەرمی لە هەرێمی کوردستان. سیوێکی ئاب بە هەزاران شۆڕژێر و پێشمەرگەی گیانفیدایی تێدا بۆتە قوربانی بە هاوشێوەی ساڵەکانی سەردەمی بەعەس. کوژرا و بێسەر و شوێنکردن و کەم ئەندام و زیانی زۆری لێکەوتەوە. سیوێکی ئاب و شەڕی ناوخۆ دەتوانرێت بە بەشێکی ئەو کارە ساتانی لە سەردەمانی بەعەس و ڕابردووی دیکتاتۆرەکاندا ڕوویانداوە ئەژمار بکرێت و بۆنەیان بۆ بکرێتە ڕۆژێکی تایبەت لە ساڵێکدا. دەبێت داوڵاتیان فشاری بە کۆمەڵ بخەنە سەر کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوە ناحکومەکان تا سیوێکی ئاب وەک ڕۆژێکی ڕەشی تر کە بەسەر گەلەکەماندا هاتووە بە فەرمی بکرێت و یادی بکرێتەوە. لە سیوێکی ئابدا پارتی سەرکەوتنی شەڕی براکوژی بەدەزێنا و لە ماڵەکانیاندا ئاهەنگ و خواردنەوە و خۆشیان بە بۆنەی سەرکەوتنی پارتەکەیان بە پاڵپشتی بەعەس ژێڕا. لە سیوێکی ئابدا جگە لە زیانی گیانی هاوڵاتیان سەرجەم کارگەکانیان بە تاڵان برد و پاشان بە داهاتی هاوڵاتیان و سامانی نیشتیمانی هاوکاری مادی و سەربازیان بە بەعەس بەخشی.